الباژێرێ شارەزۆر و هەلەبجە تازە بەشێک لە پەرلەمانتاران و ڕۆشنبیرانی هەرێمی کوردستان داوا لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەکەن لە بەرامبەر زوڵم و ستەمی دوو حزبی دەسەڵاتدار یەک بگرن و ڕای دەگەێنن پەرتبوونی لایەنە بەرخەڵستکارەکانی حکومەت دەسەڵاتی پارتی و یەکێتی بەرفراوانتر کردووە. بەنای خی گەورم میهرەبان خۆم بە خۆشحاڵ دەزانم کەوا لەگە بەڕێستان بابەتێکی لە گفتوگۆیەکی کراوەدا بۆ بەشێک لە کارکتەری لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان لە قەزای شارەزور پانێلێک بەڕێوە چوو. بەشداربووانی پانێلەکە جەختیان لە بێباکی دەسەڵاتدارانی هەرێم لە بەرامبەر خواستەڕەواکانی هاوڵاتیان دووپات کردە و ڕایان گەیان پێویستە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان وەک بەدیلی دەسەڵات خۆیان ببینن و دەنگە ناڕازیەکان لە بەرەیەک کۆبکەنەوە. بۆ نمونە هەولێر کۆی محافەزەکە کە پارتی زۆر بەخوت لە سەدا 21.4 هێناوە واتە نزیکەی لە سەدا 79 خەڵکی محافەزەی هەولێر دەنگی بە پارتی دەسەڵات نەداوە بەڵام ئەوە لایەنەکانی بەرامبەرن بەهێز نین کۆدەنگ نین ڕوئیان نییە نەیانتوانیوە متمانەیە دروستکەن دەنگی ئەم خەڵکە بەدەست بێت. بۆ نمونە یەکێتی نیشتیمانی ئێسا کە حکمی سلێمانیەکە سەرباری طبعاً ئێڵێن یەکێتی و پارتی واتە ئەو هەموو بارەگا ئەو هەموو پارە ئەو هەموو میدیا ئەو هەموو کادرە ئەو هەموو هێزە چەکدارە لە سەدا 8.68 دەنگەکانی سلێمانی هێناوە. لە هەڵبژاردننی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پارتی و یەکێتی لە سەدا 23 دەنگەکانیان بەدەستهێنا ئەو دەنگانی مایەوە بۆ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و بەرەی بایکۆت چوو چاودێرانیش یەکگرتنی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بە چارەسەر بۆ ئاشکردنەوەی ئەو دەنگە ناڕەزایانە دەبینن. یەکەمیان مەسەلە هوشیارکردنەوەی هاوڵاتیانە بە شێوازی خەبات و هەروها بە مافەکانی خۆیان بە ئەرکەکانی خۆیان یعنی گرفتەکە لەوایە تۆ جاری وایە هێزێک تارەکەی ئێڕژێنتە سەر ساحە بەڵام لەبری ئەوەی سیرەکەی خزمەتێ بکە جاری وایە زەرەرێکت لێدا یعنی من زۆر جار ناڵێن خۆ لە مەرجنی هەموو شۆڕشەکانیش جاری وایە دەستی تێیەکەوێ و گرفتی بۆ دروستە بێ بەڵام بەڕاستی زۆر جار شتێک عەزێتە دەدا من لە کۆیە بووە بزانم باسی دایرەیە کرا سوتا دایرەی ئاساری کۆیە یعنی چوین ئەڵێ ئەیگوت ئەرشیفی 400 ساڵ لەمەوە پێشی تیا بۆ هیچی نەماوە دی ئەمە پێی ناوترێ خزمەت بابە چونکە ڕاستە ئێمە تێبینیمان تا سەرێسقان لەسەر ئەدای یەکێتی و پارتی هەیە بەڵام ئەزمونونەکە یعنی سیستەمەکە یا بەمانەیەکتر دام و دەستگا فەرمیەکان نابی بیانکەی مەمڵکی پارتی وەکێتی ئەمە گرفتێکی گەورەیەتە ڕوانمان وات. سیاسەتی ئابووری هەرێمی کوردستان گرفتێکی گەورەیە لای ئێمە گرفتێکی گەورەیە و ئەم سیاسەتە سیاسەتێکی سەرمایەداریە لیبرالیە و ئەم سیاسەتە فاشەل بوو و ئەم سیاسەتە پشتی بەستووەتە کەرتی تایبەت و کەرتی تایبەت دەبینین ئێستا دەبینین چۆن تەربیەی گردوێتەوە چۆن ئەوەی گردوێتەوە هەر کارێکی هاوبەش لەگەڵ هەر لایەنێکە لەم بوارەوە ئێمە ئامادەین با بڵێین بۆ کاری هاوبەش لەگەڵ حیزبەکان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەم برادرانی بە وتەی بەشداربووانی پانێلەکە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بەڕوونی کەمبوونەوەی دەنگەکانی دوو حزبی دەسەڵات دەبینرا ئەم دۆخەش پێویستی بە هەوڵێکی گشتگیر هەیە بۆ ئەوەی ئەو دەنگە ناڕازیانە کۆ بکرێتەوە و ئاڕاستە بکرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارەزۆر